أكبر الله أكبر. خۆشەویستەکانم بۆ خوا، ئەبینین لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ڕۆژنامە نووسەکان هەوادارانی ئەو باس و خواسە چرکە بە چرکە سات بە سات وەقت ئەژمێرن کات ژمێرەکە چاویان لەسەرێتی و ڕۆژ ژمێرەکە حسێب ئەکەن ئاخوکەی بێ ئەو حەدەس و ڕووداوە ئاشنابین لەگەڵیا و بچینە ناو جەوی ئەو حەدەس و ڕووداوەوە و بۆ خۆمان هەندێک ناخۆشی و ناڕەحەتیەکان لە یاد بکەین بە دیمەنی ئەو مەشهەد و دیمەنانە. ئەویش مۆندیال و کاس عالەمە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەبینین لە ئێستاوە کاتەکان وەختەکان ئەژمێردرێ و خۆی بۆ ئامادە ئەکرێ و ئامادە سازی بۆ ئەکرێ و ڕیکلام و دیعایەی تایبەتی بۆ ئەکرێ. ئەم کاس عالەم و مۆندیالە هەر کەسێک جمهور و مشەجعی فەریق و گروپ و تاقم و لایەنیەکە پێی خۆشە فەریقەکەی سەرکەوێ، پێی خۆشە جمهورەکەی دڵخۆش بێ بە سەرکەوتنی فەریقەکەی، پێی خۆشە ئەو لاعیبانەی کە ئەم پاڵپشتێک و سەرسەختێکی بێحەد و ئەندازەیان ئەکا لەم مۆندیالە شتی عەجایب پێشکەش بکەن. و هەمووشمان ئەزانین مۆندیال و کاس عالەم هەموو فەریقێک ناتوانێ بەشدار بێ، ئەبێ کۆمەڵێ فلتەر هەیە و کۆمەڵێ ڕێگا هەیە بگرێتە بەر و کۆمەڵێ منافەسە و ململانێ و سیڕاع ئەکرێ لە بینی فەریقەکانە کامی ئازا و بەهێز و بە قووەت و بە پلانێکی باش و چاک هاتو بێتە ساحەکە سەرەکەوێ. ئێمەش وەکو موسڵمان ڕەنگە بەراورد نەکرێ لە بینی کارەکانی دنیا کە ئینسان دەسی پێوە ئەدا و ئینسان دروستی ئەکا لەگەڵ ئەو کارانەی کە خوا ڕەوانەی کردو بۆ سەرزەوی ڕەنگە بەراورد نەکرێ. بەڵام ئەتوانین بڵێین مۆندیالی ئێمە ڕەمەزانە، مانگی ڕەمەزان گەورەترین مۆندیالە. 30 دانە ڕۆژ یەک مانگی ڕەبەق ئەم ئینسانە لە خولێکی بەهێزکردنی ئەخلاق و ڕەوشت و ئیمانایە. 30 دانە ڕۆژ ئەم ئینسانە پەروەردە ئەکرێ و تەربیەتە درێ و تەغزیەی ڕوحی پێ ئەدرێ، مغەزی ئیمانی بەردەوام پێی ئەدرێ. 30 دانە ڕۆژ ڕاهێنانەکە لەوەی خۆی ڕابێنێ نەزەڕ نەکا، لەوەی خۆی ڕابێنێ غەیبەت نەکا، لەوەی خۆی ڕابێنێ درۆ نەکا، لەوەی خۆی ڕابێنێ گوێ لە حەرام نەگرێ. و گەورەترین کاس عالەم بۆ ئێمەی موسڵمان بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردگارە. مۆندیالی ئێمە ڕەمەزانە، کاس عالەمی ئێمە ڕەزامەندی پەروەردگارە. خۆشەویستەکانم، ئەلەم مانگەدا کە مانگی ڕەمەزانە و مۆندیالی ئیماندارانە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردگارە لە کۆمەڵە ڕێوە ئینسان ئەتوانێ کە بتوانێ ڕەزامەندی خوا بەدەست بهێنێ. یەکێک لەو شتانەی کە ئەتوانێ ڕەزامەندی پەروەردگار بەدەست بهێنێ ڕۆژووی ڕەمەزانە، قورئان خوێندنە لە ڕەمەزان، نوێژەکان بە جەماعەت، تەراویحی شەوان و قیامی شەوان و تەهلیل و تەسبیحی ڕەمەزان ڕەزامەندی پەروەردگار بەدەستهێنێ خاوەنەکەی. ئەوە تا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام الصیام والقورئان یەشفەعان للعەبد یەومە القیامە. هەم ڕۆژ و هەم قورئان لە ڕۆژی قیامەت دێن شفاعەت و تکاکەن بۆ خاوەنەکەی، یەشفەعان للعەبدی بۆ ئەو کەسەی کە بە ڕۆژوو بووە، خۆی پاراستووە لە خواردن و خواردنەوە و خۆی بە دوور گرتووە لە گوناه و تاوان و خراپەکاری و بەدڕەوشتی. ڕۆژوو ئەڵێ یا ڕەب منعته الأكل والشرب، ڕۆژوو دیاڵێ پەروەردگارە من ئەم عەبدەی تۆ ئەم بەندەی تۆ قەدەغەم کرد لێی لەوەی خواردن بخوا، نان بخوا، ئاو بخوا، فەشەفیعنی فی، پەروەردگارە
تكات لي كم من بكيت شافع تكاكاري أو عبدا فيشفع له خواي پروردگار إجازة دار روجو شفاعت بو خاونكيكا قرآنش بهمان شوا ألي يا رب منعته النوم والاستراحة قرآن فرمي پروردگارا نمهيش أم عبدا بخويا شو نمهيش خوبتيا چاوكاني دامنا بديار خومو كلامكي توي أخوين ذكر يادي توي أكلم قرآنيا پروردگارا إجازة بشفاعتي بو بكم فيشفع له أو شفاعتي بوكا نيش كبيغمر عليه الصلاة والسلام لآخر لحظة جيانيا وفاتك مال آوائلم دنياك وصيتي أمتك أكاك إما أمتي محمد عليه الصلاة والسلام أفرمي الصلاة وما ملكت أيمانكم أمان أقاتا لنيوجكان تنبيه أمان نيوجكان تن مفوتينن أمان دزبا نيوجو بقرن وآقاتا لكتو جنو خيزانا كان تانش بيه ها بيغمر وصيتي جيمانك عليه الصلاة والسلام وصدقه وخير كردن كلام مانقدا ساحەیەکی فراوان ئەکرێتەوە بۆ خێرومەندان و چاکە خوازان بەڵام خۆشەویستەکانم هەروەکو وتمان ئەم مۆندیالەی کە ئەیبینین ئەتوانین دەرس و پند و عیبرەتی لێ وەربگرین ئەو فەریقەی کە سەر ناکەوێ بێباکی و گوێن نەدان و خۆ ئامادەکردن و زەمینەسازی وای لێ ئەکا سەر نەکەوێ و ئێمەش ئەگەر مەقەیەت نەبین بە خۆمانە نەچینەوە بێباکی بەرامبەر بە خوا بەرامبەر بە ڕۆژوو بەرامبەر بە قورئان بەرامبەر بە مزگەوت بەرامبەر بە شەعیراتی دین بەرامبەر بە مقەدەساتی دین بێباکی و گوێنەدان ئینسان پەنا بەخوا ڕوو لە دۆڕان و تیاچوون و خەسارەتمەندی ئەکا ئەوە نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان بەسەر مینبەرا سەرەکەوێ سێ ئامینەکە ئامینێکیان بۆ چییە؟ جوبرائیل بە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک مانگی ڕەمەزان هات بەسەریا ئاشنا بوو لەگەڵ مانگی ڕەمەزانە نەیتوانی ڕەزامەندی پەروەردگار بەدەست بهێنێ نەیتوانی لێخۆشبوونی خوا مسۆگەرکە نەیتوانی جێی خۆی لە سجلی عەفوات و لێبوردنی پەروەردگارە بکاتەوە ئەو کەسە لوتی بە خۆڵا بچێ پێغەمبەری خوا فەرمووی ئامین ئەوە جوبرائیل دوعاکە و پێغەمبەر ئامینی بۆکە عەلەیهی سەڵات وەسەلام خەسارەتمەندە ئەو کەسە بە هیلاک و تیاچووە ئەو کەسەی کە مانگی ڕەمەزان دێت و ئەم لەسەر سفرە و خوانی بێدینی و گوناه و تاوان بەردەوامە ئەوە دوعای جوبرائیل و ئامینی پێغەمبەری لەسەرە عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستەکانم ئەمڕۆ ئەگەر دیقەت بدەین بە شێوەیەکی گشتی ئەبینی خەڵکی زۆر بێباکە بەرامبەر بەدین ئەبینی ڕۆژ بە ڕۆژ ڕەمەزان و دینداری و خواناسی و خواپەرستی لە ناو خەڵکە لە ناو تاکی موسڵمانێک کاڵە بێتەوە ئەبینی زۆر بێ ئەمەکانە زۆر بێ باکانە زۆر بێ ڕێزانە زۆر بێ قەدرانە زۆر بێ شەرمانە لە ڕۆژی ڕووناک لە پێش چاوی ئومەتی موحەممەد دەبە ئاوەکە ئەناتە سەرەوە لەفەکە ئەگرێ بەدەمێوە فیشکەی جگەرەی دێ بەبێ ئەوەی شەرمێ لە خۆی بکە ئەمە زەنگێکی ترسناکە بۆ کۆمەلگا بەگشتی و بۆ ئەو ئینسانە بۆ خۆی ئەم بێباکیە لە پای چی؟ ئەم بێڕێزیە لە پای چی؟ ئەم بێ قەدر و حورمەتەی مانگی ڕەمەزان لە پای چی؟ ئافەرین ئینسانی موسڵمان دایکی موسڵمان باوکی موسڵمان بەخۆی ئەڵێ موسڵمان لەناو کۆمەلگایەکی موسڵمان لەدایک بی نەتوانی ئەندازەی پیاوێکی ئەمریکی سەرۆکوەزیرانی کەنەدا جاستن بەقەد ئەو شعورت لا نەبێ ڕێز لە موسڵمانان و مانگی ڕەمەزان بگری بەقەد ئینسانێکی بێدین دوور لە دین دوور لە مەنهەجی حەق دوور لە خوا دوور لە پێغەمبەر دوور لە قورئان شعورت لا نەبێ ڕێز لە مانگە بگری کابرا لە کەنەدا سەرۆک وەزیرانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لەسەر شاشەوە هاوارەکە بەیاننامە دەرەکە ئاگادارکردنەوە و ئیعلانەدا بە هاوڵاتیانی کەنەدی ئەڵێ ڕجام وایە لەم مانگەدا کە مانگی ڕەمەزانە و مانگی ڕۆژووبوونی موسڵمان برا موسڵمانەکانتانە ڕجام وایە تکام وایە لەم مانگە لە پێش چاوی موسڵمانان خواردن مەخۆن
نەک خۆتان مناڵەکانتانیش فێرکەن لە پێش چاوی مسلمانان خواردن و خواردنەوە نەخۆن. ڕێز لەم مانگە بگرن، ڕێز لە شوعور و هەستی مسلمان بگرە. ئەو کابرا کەنەدیە، ئەو کابرا ئەوروپیە، ئەو کابرا ئەمریکیە قەرار دەرەکا لە دەوڵەتە لە وڵاتی کەنەدا، ئەڵێ هەر مسلمانێک لە کەنەدایە و لە وڵاتی ئێمە ئەژی ئەگەر کارەکە ئیشەکە لە حکومەتایە، لە کەرتی تایبەتایە، لەگەڵ حکومەتایە، مۆزەف و کارمەندە، لەم مانگە پشووی ڕەسمی بێ بڕا لە ماڵەوە دانشێ مەشغوڵی خواناسی و خواپەرستی خۆی بێ ئەمە کامل ڕاتبەکەی بۆ سەرفەکەی. ئافەرین ئینسانێکی دوور لە دین، ئینسانێکی دوور لە منهەجی حەق ئاوها بیر بکاتەوە، ڕێز لە دین و بەها و قەدر و قیمەتی ئەم ئینسان و ئەم دینە بگرێ. منی مسلمان لە کۆمەڵگایەکی مسلمان ڕێز و حورمەت نەبۆ خۆمدا بنەم، نەبۆ مسلمان و نەبۆ ئەم دینە. ئەمە بێباکیە، ئەمە لاموبالاتە، ئەمە بێڕێزیە. ئەو ئینسانە بێ باجەکەی باتەوە. یەکێ لە باجەکانی هەر لە دنیا بە چاوی سووکەوە سەیر دەکرێ. باو ئینسانش نەخۆش بێ، عوزری هەبێ، بەڵام ڕێگای پێ نەدرێ لە پێش چاوی خەڵک عەلە المەلە بە ئاڕۆژی ڕووناک بە ئاشکرا بێڕێزی و بێقەدری و بێحورمەتی خۆی نیشان بە بەرامبەر بە موسڵمان، بەرامبەر بەم مانگە، بەرامبەر بە ذاتی خوا. ئینسان چی وای لێ ئەکا بێباک بێ؟ ڕاکردن بە دوای دنیا، تالیب بوون بە دوای دنیا، گرنگیدانێک و بایخدانێکی بێحەد و بێئەندازە بە دنیا وا لە ئینسانەکە دابڕێ لە دین، وا لە ئینسانەکە بێباک بێ بەرامبەر بە دین، چونکە دنیا ڕایەکێشێ بۆ لایەخەوە وەکو مغناطیس. شعور و هەستی لا نایەڵێم ئینسانش هەز بکا بەوەی کە مسلمانە، دای ئەبڕێ لە دین، دای ئەبڕێ لە ئەخلاق، دای ئەبڕێ لە ڕەوش. خەڵک ئەمڕۆ بۆ خۆی ناژی، بۆ خەڵکەژی. ئینسانە بێ بۆ خۆی بژی، بەڵام بۆ خۆی ناژی، بۆ خەڵکەژی. بەڵگەی ئەوە سەیری فەیسبووکە، ئەچێتە سەر ئاو دێتە دەرەوەڵێ ئێستا لەسەر ئاو بووم. خۆ ئەمە چی بێ ئەمەکیەکە، ئەمە چی نەحاڵی بووەکە، ئەمە چی کەم عەقڵیەکە. ئەچێتە سەربار تەنکی ئاوەکە پڕەکە، دێتە خوارە ڕۆ تەنکیەکەم پڕ کرد، ئەمڕۆ چوون بۆ بازار فڵانم کڕی. تۆ بۆ خۆتە ژیان، بۆ خەڵک. ها گرنگیدان بە دنیا دەرچوون لە قاڵیبی دینداری چێ لە ئینسانەکە. قورئانە فەرمێ بەل ئینەهم کەلئەنعام بەل هوم ئەضەلوا السەبیل. ئەو کەسەی کە دوور بێ لە دین، قورئانە فەرمێ وەکو ئاژەڵ وایە، بەڵکو لە ئاژەڵیش خراپترە بێ. ئاژەڵ گوێ لێ نییە لە جۆگە، لە سیانە، لە زبڵدان، لە خۆڵ و خاشاک ئەخوا، لە هەر شوێنێکیش بێ پیسایی خۆیەکە پەرژیمە لە مەجلیس و مەقامەکەمان. ئینسانیش کە دوور بوو لە دینەوە، کە بەها باڵاکانی لێداڕنا، قورئانە فەرمێ لە حەیوان و ئاژەڵیش خراپترە بێ پەنا بەخوا. ئینسان لە دنیایە ئەوداڵی لەزەت و خۆشیە، بە دوای موتعە و خۆشی و لەزەتە ئەگەڕێ. لەزەت و موتعەی دنیایش کاتیە تەواو ئەبێ، وەرە بە دوای سەعادەت و بەختەوەریە بگەڕێ. سەعادەت و بەختەوەری فەقەت لە دینداریە دەسەکەوێ، فەقەت لە ڕێی خواناسیە دەسەکەوێ، فقط لە منهەجی ئیسلامە دەسەکەوێ. هەموو دنیات هەبێ بەردەوام نەقسێک هەیە، خەلەلێک هەیە، نازانی لەکوێیە، بە دوای ئەگەڕێی. ئەتەوێ عیلاجیکەی، ئەتەوێ ئەو خەلەلە، ئەو نوقسانیە، ئەو کەلێنە پڕکەیتەوە بۆت پڕ ناکرێتەوە. سەفەرەکە، ژنی جوانە هێنێ، عەرەقە خوا، سەیارەی جوان، تەیارەی جوان، خانووی باش، هەرچی یەکی هەیە لە دنیا تەسەوری ناکەی لە بەردەمێتی، بەڵام کەلێنێک هەیە بۆی پڕ ناکرێتەوە. ئەوە لەزەت و موتعەی دنیایە، ئەیداتێ، بەڵام کاتیەوە ئەڕوا. بە دوای سەعادەت و بەختەوەری ئاگەڕێ. سەعادەت و بەختەوەری لە دینا هەیە. ها پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام للصائمی فەرحەتان. بۆ ڕۆژوان دوو خۆشی هەیە، دوو خۆشی، دوو فەرحە هەیە. فەرحەة عند الإفطار وفەرحەة عند لقاء ربه. ئەو کەسەی کە بە ڕۆژووە دوو خۆشی دەسەکەوێت، دوو سەعادەی دەسەکەوێت، دوو بەختەوەری ڕوو لە ناخی ئینسانەکە. یەکێکیان لە کاتی بەربانگ و ڕۆژ و شکاندنە. چەندێ دڵت خۆشە کە ڕۆژوە شکێنی، چەندێ مرتاحی کە دەست ئەبەی لە تەخورمایەکە کەیتە دەمتەوە، چەندێ ئاسوودەی کە دڵۆپی ئاوە خەیتە دەمتەوە. ئەمە لەکوێیە دەستەکەوێ ئەم سەعادەت و بەختەوەریە؟ ئەی ئەو دوو گەنجە ئینگلیزیە کە لەگەڵ کۆمەڵە موسڵمان لە کۆمپانیایەکە کارەکەن و دوو ئینگلیزیان لەگەڵایە،
کەمانگی ڕەمەزان دێ ئەبینن ئەمانە وەک ڕۆژانی تر نان ناخۆن ئاو ناخۆن نایەنە مطبەخ پێیان سەیر بوتیان لەمە چیەوە بۆ دابڕاون لەخوا وتیان لەمە عیبادەتێکە ڕوکنێکی دینە خوا فەرزی کردووە لەسەرمان لە ساڵێکە مانگێک ئاوها دوورەکەوینەوە بۆ چەند سەعاتێک لە خواردن و خواردن و خواردەمەنی و هەموو خۆشیەکان دوورەکەوینەوە لێ وتی ئەمە چی وتی ئەمە ڕۆژووە ئێدەوتی باشە مادام ئێمە چەند ساڵە پێکەوە کارەکەین مدەیەکە پێکەوە کارەکەین با فێرمانکەن لەگەڵتانە ئابین پارشێو هەڵسان ئەو دوو گەنجە هەڵەسێ لەگەڵیان پارشێوەکەن بەبێ ئەوەی بزانن دین چییە بزانن خوا چییە بزانن قورئان چییە کە ئێوارە وەختی بانگ دێ و بەربانگ دێ کە ڕۆژوەشکێنن هەردوو گەنجە ئینگلیزیەکە لە خۆشیە دەسەکەنە گریان ئەڵێ چەند ساڵە خۆشیوا بە دڵمانە نەهاتووە چەند ساڵە سوکنایی بەختەوەری و سەعادەتی وا بە دڵمانە نەهاتووە ئەمە چییە بۆ خاتری خوا بتانگرێ بۆ ئێمەتان فێری ئەم خۆشیە نەکرد ئەمە ڕۆژووە ئەمە دینە هەر لەو شوێنە بوونە موسڵمان ئەوەیە پێغەمبەرە فەرمێ للصائمی فەرحەتان بۆ ڕۆژوان دوو خۆشی دوو سەعادە و دوو بەختەوەری هەیە یەکەمێکیان کە ڕۆژۆکە ئەشکێنی ئەیا ئەوەکەیان یا ڕەسوڵ الله ئەوەکەیان کە ئەگەیتە لیقای خوا تۆ ڕۆژوەکە ئەوەنە دڵت خۆشکە ئەوەنە بەختەوەرت کە ئەوەنە ئاسوودەت کە ئەبێ لیقای خوا چەند خۆش بێ ئەو کەسەی کە عەوداڵی دنیایە و ئەیەوێ لەزەت و تام و چێژ لە دنیا بکە با بڕا چیرۆکی عەلی پەنات بخوێنێتەوە ئەو گەنجە ئوستورالیا ئەو گەنجەی کە عەوداڵی سەیارەی فیراری و سەیارەی ئاخر مۆدێل و سەیارەی ئەمریکی و سەیارەی سیباق و سەیارەی فۆرت و سەیارەی عەجایەب و گەنجانە و هەیلافی ئەوێ با بڕا تەماشای ژیاننامەی عەلی پەنات بکە عەلی پەنات گەنجێکی ئوستورالیە بەس سەیارە فیراریەکەی بای 600,000 دۆلارە 600,000 دۆلار بەس قەدری یەک سەیارەیەکی ڕانج ڕۆڤەرەکەی لەولا وەستاوە فۆرتەکەی لەولا وەستاوە ئەم گەنجە لە ساڵی 2015 تووشی نەخۆشیەک ئەبێ دەوڵەمەند خاوەن دەیان کۆمپانیا خاوەن سەرمایەیەکی زل و زەبەلاح تەیارەی خۆی هەیە گەشتەکە یەختی خۆی هەیە بەناو ئاوە گەشتەکە بە ئاسمان خەتی خۆی هەیە لە ناو ئاوە خەتی خۆی هەیە قوسووری هەیە سەرمایەدار بە معنای کەلیمە دەوڵەمەند بە معنای کەلیمە ژیانێکی شاهانە بۆ خۆی ئەژی قەدەری خواوا بوو لە ساڵی 2015 تووشی نەخۆشی ئەبێ نەخۆشی سەرەتان شێرپەنجە ئەو نەخۆشیەی کە تا ئێستا لەگەڵ پێشکەوتنی علم و طب و زانستە نەیانتوانیە جوابێکی قەدەری خوا بنەوە ئەوە دنیایە خۆشەویستەکەم ئەم گەنجە هەرچی دکتۆری جیهان هەیە بەسەریان نەکاتەوە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا هەموو دکتۆرەکانی قسەی پێڵێن تەمەنی تۆ تەنها 7 مانگە لە ژیان ئەوەی کە عەوداڵی ئافرەتە عەوداڵی زیناکردنە عەوداڵی عەرەق خواردنە عەوداڵی داوێن پێسیە با گوێ لە عەلی پەنات بگرێ تەمەنی تۆ تەنها 7 مانگە لە دوای 7 مانگ ئەم سەروەت و سامانە ئەم کۆشک و تەلارە ئەو یەخت و تەیارە ئەو فیراریە ئەو ڕانج ڕۆڤەرە ئەو سەیارە ئاخر مۆدیالانە هەمی بەجێ ئەهێڵی ئەو ئافرەتە جوانانە هەمی بەجێ ئەهێڵی ئەچیتە قەبرەوە ئەمری ئەم گەنجاڵێ خوا نای لە دڵم ڕێگای هیدایەتم هەڵبژارد ئەم نەخۆشیە بوو بە سەبەبی ئەوەی ژیانی عەلی پەنات بگۆڕێ باوشی کردەوە بۆ دین منهەجی ئیسلامی هەڵبژارد هاتە زێر سایە و سێبەری لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله کە لە ساڵی 2018 خۆمان کە هەمووی هەفتەیەک دە ڕۆژێکە بێوەفاتی کرد ڤیدۆکانی لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوویەوە وەسیەتی گەنجەکە وەسیەتی دەوڵەمەند و ملیاردێرەکانەکە وەسیەتی بێدینەکان و دوور لە خواکانەکە ئەڵێ من هەموو شتێکم هەبوو لە دنیا هەرچیەک حەزم لێ بووە ئەنجامم ئەدا بەڵام کە نەخۆشی ئێقەی گرتم نەخۆشیەکە بوو بە هەدیە و مینحە و خەڵاتی خوایی بۆ من ڕێگای حەقم دۆزیەوە لە 2015ەوە هەرچی ئەملاکی هەبوو هەرچی پارە و پولی هەبوو هەرچی سەروەت و سامانی هەبوو هەمووی خڕ کرد
هەرچی کۆمپانیا و شەریکەی هەبوو هەمی فرۆش. سەفەری کرد بۆ وڵاتێکی ئەفریقی لە 2015 تا 2018 لە وڵاتێکی ئەفریقی مایەوە. چی ئەکرد؟ خەڵکی فەقیر و هەژاری بەخێو ئەکرد. مستەشفای بۆ ئەو خەڵکە دروستە کرد، مزگەوتی ئەکردەوە بۆ ئەو خەڵکە، خانووی بۆ فەقیر و بێهەژاران و بێلانەکان دروست ئەکرد. ئەو عەلی پەناتەی کە لە ئوستورالیا ڕەقەم بوو لە دەوڵەمەنی، بەڵام کاتێک زانی ئەمە هەمووی لە ناو ئەچێ و دەستی لێ ئەشۆرێ، بەڵام ڕێگایەک هەیە بۆی تەعویزگاتەوە کە ئەویش تەوبە و پەشیمانی بوو. ئەم گەنجە لە ئاخر لەحزەکانی ژیانەیە ئەڵێ من بە 2-3 شت زۆر سەرسام بووم. یەکێک لەوانە کە من لەسەر جێکەوت بووم، هەناسەم بۆ نادرا بە جیهاز نەبێ، دەوڵەمەنی دادت نادا، سەیارەی ئاخر مۆدێل دادت نادا، لوتبەرزی و بێباکی بەرامبەر بە ذاتی خوا دادت نادا. ئەڵێ ئەوەی کە من زۆر ئەگریام کە نەمتوانی تەمەنێکی زۆر ئەم کارە بکەم ئەوە بوو داعی و بانخوازەکان برا موسڵمانەکانم لە وڵاتی خەلیجەوە، لە دووبەی و ئیماراتەوە، لە ئەمریکای لاتینەوە، لەو پەڕی دنیاوە کە هەواڵ و خەبەری منی ئەنزانی، سواری تەیارە ئەبوون 14 سەعات بەڕێوە ئەبوون، تەنها ئەهات بۆ مستەشفا سەردانێکی ئەکردم. بۆم دەرکەوت کە ئەم دینە دینی حەقە، ڕێزگرتن لە مرۆڤ، بەهاناوەچوونی کەسی نەخۆش چەند عەزیمە لەم دینە. کابرا 14 سەعاتە بڕێ بەس بێ بوو ئەوەی سەردانی من بکە، بڵێ لا بەئسە تەهوڕن ئینشاء الله، بڵێ ئینشاء الله ئەمە ئەبێتە مایەی کەفارەی گوناحەکانت، هەمووی بەجێهێشت. ئەو کەسەی کە بە دوای لەزەت و خۆشیە ئەگەڕێ با دیقەتی عەلی پەنات بە. ئەو کەسەی ئەوێ لە دنیایە بەختەوەر بێ با دیقەتی سەلاحەدینی ئەیوبی بە. سەلاحەدین ئەیوبی قەدەرێکی زۆر، تەمەنێکی زۆر زەردەخەنە بەسەر لێوی نەهات. وتیان بۆ پێناکەنی سەلاحەدین؟ وتی چۆن ڕوون بێ من پێ بکەنم یەکەم قیبلەی موسڵمانان کە قودسی شەریفە داگیر کراوە، چۆن ڕوون بێ پێ بکەنم؟ ئەم شعورە بەرامبەر بەخوا، ئەم ئیهتیمامە بە دین، ئەم گرنگیە بە شەعیرەی دین، چۆن ڕوون بێ زەردەخەنە بەسەر لێو ما بێت و یەکەم قیبلەی موسڵمانان داگیر کرابێ کە قودسی شەریفە، کە بەیت المقدسە، کە ڕۆژانە ئیعلام و ڕاگەیاندنی دژە دین، دژە خوا ئیشەکە لەسەرەوەی قودس لە پێشاوی موسڵمانان و نەتەوەی کورد بخە. بەڵام ئێمە ڕەبتی قورئانیمان لەگەڵ قودسا هەیە، ئێمە ڕەبتی ئیلاهیمان لەگەڵ قودسا هەیە. قورئان پێمان ئەڵێ ئەو قودسە گەورە و پیرۆزە، نەک خەڵکی علمانی و بێدین لە پێشاومانی بخە. خۆشەویستەکانم، ئینسان لەم دنیایە میوانە کە ئەم دنیایە کاروانسەرایە، کاروانسەرا کە کاتێک ئەڕوا ڕێبوارێ دێ دەدەقە چارێکی ڕۆژێ تاقێک ئەمێنێتەوە بەجێ ئێڵێ. ئەم دنیایش ئاوهایە. ئەگەر ئەتەوێ مۆندیالی پەروەردگار بەدەست بهێنی، ئەوە دینداری خواناسی مۆندیالی پەروەردگارت پێنیشانەدا. ئەگەر ئەتەوێ کاسی ڕەزامەندی پەروەردگار بەدەست بهێنی، ئەوە دینداری کاسی پەروەردگارت پێنیشانەدا. ئەگەر ئەتەوێ عاقیبەت خێر بی، وجاخت ڕۆشن بێ، ئەوە دینداریە، فەقەت دینداریە، فەقەت دینداری. ئەو ئاەتەمان لەبیر نەچێ خۆشەویستەکانم، یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه. ئەو ئاەتە بخە پێشاوی خۆت، ڕۆژێ دێ لە قیامەتە باوک لەدەست ئەولادی خۆی ڕائەکا، ئەولاد لەدەست باوکی خۆی ڕائەکا، پیاو لەدەست ژنەکەی خۆی ڕائەکا، ژن لەدەست پیاوەکەی خۆی ڕائەکا، برا لەدەست براکەی خۆی ڕائەکا، هاوڕێ لەدەست هاوڕەکەی خۆی غارەدا و ڕائەکا. بۆ؟ چونکە لێرە دەستی نەگرت، لێرە نەسیحەتی نەکرد، لێرە ئامۆژگاری نەکرد، لێرە نەیوت ئامان نەڕۆی بۆ ئەو شوێنە خراپە، تاوانە، گوناحە. لێرە باوکەکە بە کچەکەی ناڵێ کچم بۆ خاتر خوا بۆچی سەرپۆش لەسەر ناکەی، بۆ حیجاب لەبەر ناکەی، بۆ سەر ڕووتەکەی، بۆ قاچ ڕووتەکەی، بۆ پانتۆل لە پێەکەی؟ ئەمەی نەوت لە ڕۆژی قیامەتە و کچەکەی باوکی ئەگرێ. باوکان لەگەڵ ئێوەمە، ئەو کچ و کوڕانەی کە لە بازاڕن مەگەر خوشک و برا و کچ و کوڕی من و تۆ نییە، مەگەر من و تۆ لە مزگەوت نین، مەگەر نازانین پانتۆڵ لە پێکردن بۆ ئافرەت حرامە، مەگەر نازانین ئافرەت سەر ڕووتکە تاوانە، گوناحە، خەتەرە، بێدینیە و دژە دینیە؟
ئەی ئەوەی کە لە بازاڕەکانە ئەو گوزەری ئەمڕۆ کێیە؟ ئەوروپا ناردوێتی بۆمان، ئەمریکا ناردوێتی بۆمان، ئەو هەموو ڕا ئەبینی ئەو هەموو گوناها، ئەو هەموو تاوانە، ئەو بێباکیە بەرامبەر بەخوا لەم مانگی ڕەمەزانە، بەخوا لە قیامەتا بەرپرسیارن، بەخوا لە قیامەتا هەمومان بەرپرسیارین، بەخوا لە قیامەتا ئاوا عێقەت ئەگرێ مناڵەکەت، خوا بتگرێ بۆ نەسیحەتت نەکردم، بۆ ئامۆژگاریت نەکردم، بۆ دەست نەکردم، بۆ ڕێگریت لێ نەکردم. ئیبراهیم لە دەست باوکی ڕاکا لە قیامەت، ئیبراهیم پێغەمبەر لە دەست باوکی ڕاکا، نوح لە دەست کوڕەکانی ڕاکا، نوح پێغەمبەر، لوط لە دەست خێزانی ڕاکا. ئەوە پێغەمبەرا بن هەڵبێن لە دەست ئەولاد و مناڵی خۆیان. ئەی ئەبێ مۆزەعمان چۆن بێ بەم هەموو گوناه و تاوانەوە، بەم بێباکیە بەرامبەر بە دینی خوا. دەی هێشتا کات ماوە مادام لە ژیانین، با لە ئێستاوە بڕیار بدەین. ئەمە کچتە کە دەرئەچێ بە پانتۆڵەوە چۆن غیرەتت قبوڵەکە، چۆن ئیمانت ڕێگا ئەدا. ئەوە خێزانتە دەرەچێتە دەرەوە بە جلی ناشەرعی، خۆشت پێشی ئەکەوی، عەرزی ئەکەی بۆ ئەو خەڵکە، هەتا ئەڕۆیت و دەیتەوە گوناه و تاوان لەسەر تۆمارەکرێ. آخر ئەمە گوناهە، ئەمە تاوانە، ئەمە بێشەرعیە، ئەمە دژە دینیە، ئەمە هەمووی منهەجی ئەوروپا و علمانیەتە، ئەمە بەرهەمی دوور لە دینیە پەنا بەخوا. ئەوەی کە دژی دین بووە بەردەوام بینیمانە سەرشۆڕ و زەلیل و زەبون بووە، لە فیرعەونەوە ئەیگری، لە هامانەوە ئەیگری، لە نەمرودەوە ئەیگری، لە ئەبوو جەهلەوە ئەیگری، لە ئەبوو لەهبەوە ئەیگری، لە کێوە قەذافیەوە مبارەکەوە، هەمووی ئەبینی کە دژە دینن چۆن خوا زەلیلیانەکە. بەڵام سەیری ئەوانەکە کە لە خزمەت دینا بوون، سەیری ئەبوو بەکرکە، سەیری عومەرکە، سەیری ئیمام بەناکە، سەیری سەید قوتوبکە، سەیری ئەبن تەیمیەکە، سەیری ئەحمەدی کوری حەمبەلکە، سەیری سەلاح الدینی ئەیوبکە، سەیری سەعیدی نەورەسیکە، سەیری ئەو کەڵە پیاوانە کە ناویان چەنە درەوشێتەوە، چەند بەڕێزن، چەند بە پێزن. خۆشەویستەکانم، کۆتا قسەی من ئەم دووسێ نمونە بێ. ئەوەی کە دژە دینە خوا لە دنیایە زەلیل و زەبونیەکە، لە پاش مردنیش عەیب و عاری دەرەخا. ئەتاتورک کاتێک هاتە سەر دەوڵەت و هاتە سەر حکم 40 ڕۆژ بانگی لە تورکیا قەدەغە کرد. یەکەم شیعار و دروشمی ئەوە بووتی ئەو قورئانە، ئەو قورئانەی کە موحەممەد هێناوێتی باسی هەنجیر و زەیتونمان بۆ ئەکا. هەنجیر و زەیتون لەگەڵ سەردەمی تەکنۆلۆجیا و پێشکەوتنا یەک ناگرێتەوە. ئەو قورئاناکەینە با پشتی و حوشترەکەوە هێنێنینەوە بۆ سعودیا. ئەم قسەش لە وڵاتی خۆمان کرا، وتیان ئەم قورئانە ناخێنە بان پشتی کەر، چونکە کەر هین کوردستانە، ئەیخێنە بان حوشتر و هێنێنینەوە بۆ عەرەبستانی سعودی. و خەڵکی شەپڵە بۆ ئەو کەسانە لێ ئەدا. خەڵکی شوێنی ئەو بەرنامە و مەنهەجە ئەکەوێ، شوێنی ئەو سەرکردە و قاعیدە ئەکەوێ کە ئەو قسانە ئەکەن. ئەو ئەتاتورکە ئەم قسەی کرد، 40 ڕۆژ بانگی مەنع کرد، لە هەر ماڵێکا قورئان بگیرایە ئەو ماڵە 1 ساڵ سەج نەکران. ئەو قورئانە لە هەر ماڵێکا بگیرایە لەو تورکیایە 1 ساڵ ئەو ماڵە زیندانی ئەکران. 1000 دۆلار غرامەیان ئەکردن بۆ قورئان لە ماڵتانە. الله ئەکبەر. لە دوای ئەوەی نەخۆش کەوت، زۆر هەوڵیاندا عیلاجیان نەکرد، مرد، وەفاتی کرد. لە دوای وەفاتەکە تەحلیلی لاشەی گەنی و بێقەدر و بێنرخی ئەتاتورکیان کرد. ئەزانن عیلاجەکەی لە چیا بوو؟ دەیان سەفەری ئەمریکای کرد، نەیانتوانی عیلاجی بکەن، نەیانتوانی چارەسەری بکەن، نەیانتوانی تەشخیصی نەخۆشیەکەی کەن. ئەزانن نەخۆشیەکەی بەچی چارەسەرە بوو خۆشەویستەکانم؟ بە خواردنی زەیتون. دژایەتی قورئانە کە ئەڵێ قورئان لەگەڵ سەردەمی پیشەسازی و عەسری تەکنۆلۆجیا ناگونجێ، باسی هەنجیر و زەیتونی تێیە. دەیخوا نەخۆشیەکەت بۆ ئەنێرێ، بەڵایەکەت بۆ ئەنێرە، فەقەت عیلاجەکەی لە زەیتونایە. لا إله إلا الله. أما قوري إخوايا، أما عظمة دينا. يعني وكو أو قنجة صينية أو إيكا تاليبي دنيايا سياريكي هونداي هيا زوري خوشوية لشركة بمواصفات خوي دروسيان كردوا لسر مرقا وصيتك نسي ألي أقر مردم تخوى لسيارة كم جاء مكانوا سيارة كم بابيتا تابوتو قبري منو بيخنا قوروا وصيتك يانجي بجي كرد حفريان هنا چاليان هل كردو بسيارك وناشكيان چونکە تالیبی دنیا بوو وای زانی سیارەکەی بچێتە قەبرەوە تەواوی تر دنیا کۆتایی دێ خەڵکی بێدین وا بیرەکاتەوە بەڵام وەرە مەردی خوا بە وەکو ئەم گەنجە بە وەکو ئەم مناڵە بە مناڵێک دایکی خەمێتی ئەم مناڵە فێری ئەو قورئانە بێ
فێری دینداری بێ، فێری منهەجی حەق بێ، فێری خێر و بەرەکەت بێ، ئەینێرێ بۆ قورئان خوێندن، بڕۆ بۆ لای فڵانە مامۆستا، لە فڵانە دێیە، لە لای دانیشە مەیەرەوە، ساڵێ دوو ساڵ هەتا هەموو قورئان ختمەکەیت و هەموو قورئان ئەزبەرەکەیت و لەبەریەکەی بەڕێەکەوێ مناڵەکە لەگەڵ چەند پیاوێکا بەڕێەکەوێت تا ئەگاتە ئەو دێیە، ئەچێتە مزگەوت و بەلای مامۆستاکە، ئەڵێ مامۆستا من دایکم منی بەخشیوە بەخوا. ئێستا دایکەکان مناڵەکەی ئەنێرێ، باوکەکان مناڵەکەی ئەنێرێ بۆ فێربوونی زمانی ئینگلیزی، 400-500 دۆلارەدا بە سەیارەی خۆی ئەی باوەی هێنێ، ئەینێرێ مناڵەکەی فێری زمانی ئینگلیزی بێ، ئەڵێ ئەمە مستەقبەلی تێیە، ئێمە منعی ناکەین با فێر بێ، بەڵام مستەقبەلی دنیایە ئەوە، مستەقبەلی ئاخرەت قورئان فێربوونە. خۆ مقابلەکەتان بینی لە شارێکی ئەم کوردستانە مقابلەکەن لەگەڵ گەنجی داماوی دوور لە دین و ئاشنابوون بە بەرنامەی علمانی و بێدینی و دوور لە منهەجی پێغەمبەرگیان، پرسیاری لێکەن جێنشینەکانی پێغەمبەر کێن، خولافای ڕاشیدین کێن، لەدە گەنجا گەنجێکی نایزانێ، ئەلەم کوردستانەی خۆمان هەمووی ئەمە قەت شواری بێتی، ئەمە ملێتی، لە هێز و بازووە سەیری بکەیە ئەڵێ ئەمە فیرعەونە، ئەوەنە بەهێزە، ئەوەنە بە قووەتە عەزەڵات و تەرتیبات و جلی جوان و ستایلی پرچ و تەرتیبات و بۆن و عەتر و میکیاج و گەنجەکان مایسە میکیاجشەکەن داخی گرانم، بەو جوانی و جەماڵە خوا پێداوە ڕازی نییە، ئەچێ میکیاجەکە، ئەچێ تاتۆەکە، ئەچێ دەیان فێڵ و فڕەکاکە بۆ خۆی جوانکە، ئەو ئینسانە جوانە کە قورئانی لە دڵا بێ، ئەو ئینسانە جوانە کە لا ئیلاهە ئیلەڵڵا لەسەر زمانی بێ، ئەو ئینسانە جوانە کە دەستنوێژ هەڵگرێ، ئەوە جوانە. جوانی و جەماڵ ئەوەیە لەگەڵ دینابی، لەگەڵ خوایابی، لەگەڵ ئیسلامابی. لەدە گەنجا گەنجێکی نازانێ با ناوی خولەفا ڕاشیدین و جێنشینەکانی پێغەمبەر بڵێ، هەنێکی ئەوە نەکبەت و داماوە ئەڵێ موحەممەد خەلیفەیە، هەر ئەوەنە تەواو. ئەمە بێ بە خۆمانە بچینەوە، ئەمە بێباکی و بێ ئاگاییە لە دین. مناڵەکە چێتە مزگەوتەوە ئەڵێ مامۆستا من خوا دایکم منی بەخشیوە بەخوا هاتوومە فێری قورئان بم، ئەڵێ وەڵا عەدەدەکە کاملە ناتوانم فێرت کەم. دانشە مزگەوت پاکەوە کە کەی تەلەبەیەک وازی هێنا ئەتخەمە شوێنی، وتی ئاخر نا من ئەمەوێ فێر بم، دایکم زۆر هانی داوم، باسی ئەوەی بۆ کردووم کە قورئان خوێندن چەند گەورەیە، چەند عەزیمە، سەیری ئەم دایکە کە خۆشەویستەکانم. دایکی وا هەیە دائەنشێت لەسەر سفرە و خوانەکە، یەکسەر لە فڵانە قەنات لەگەڵ پیاوەکەی وەک تووتی بینیت ئەها موهەنەد چی کرد، ئەها لەیث چی کرد، ئەها فڵان چی کرد، ئەها فیسان چی کرد، بینیت چۆن گەیە خۆشەویستەکەی، بینیت چۆن دیارەکەی پێ. ئەم مناڵە نەکبەت و دامای شوازانی ئەمەیە تەواو، ئەمە منهەجە، ئەمە ژیانە، ئەمە دایک و باوک پەروەردەیەکە. باوکەکە لە تەراویح جاری وا هەیە نوێژی عیشاکە و تەراویح عیش ناکە، بۆ ئەوەی ڕاکەوێ فرای مسەلسەلەکە بکەوێ. عاقیبەت خێری ئاو هەیە، پەروەردە و پێگەیاندن ئاو هەیە، دینداریە بێوا بێ، لە دەستی دین ڕاکەی، لە دەستی قورئان ڕاکەی، آخر ئەم دڵە ئەگەر تەعمیر نەبێ کەلاوە بێ هەروە بێ پەنا بەخوا. مناڵەکەوتی مامۆستا نامەوێت دابڕێم، ئەمەوێ فێر بم، ئەمەوێت قورئان بخوێنم، ئەمەوێ بگەم بە ئەبوبەکر و ئەمەوێ بگەم بە بیلالی حەبەشی و ئەمەوێ بگەم بەو سەحابە گەورانە، ئەمەوێ بگەم بە محەممەد سەدیق مەنشاوی، ئەمەوێ بگەم بە عەبدولباسط سەمەد وەک ئەوان ناودار بم، خزمەتی ئەم قورئانە بکەم. مامۆستا وتی ئەتوانی دینارێکی ئاڵتونم بیتەیە؟ وتی مامۆستا من باو با پێشم دیناری ئاڵتونی نەبوو، دەوتی ناتوانم وەرت گرم. مناڵەکە بەبێ تاقەتی گەڕایەوە، لە دیەکە دەرچوو هاتە دێیەکی تر و وەختی مەغریب هات و شەو تاریک دایدا، لە مزگەوتەکە مایەوە نوێژی عیشای کرد و بە خەفەتێکی زۆرەوە سەری نایەوە و خەوت. شەو لە خەویا پێغەمبەرگیان هاتە خەوی عەلەیهی سەڵات وەسەلام، وتیەوە بوا بێ تاقەتی گەنجە جوانەکە، خوێن گەرمەکە، چاو گەشەکە. وتی تۆ چیەی؟ وتی من پێغەمبەرم عەلەیهی سەڵات وەسەلام. وتی پێغەمبەر گیان خۆت ئەزانی دایکم بۆ منی بۆچی ناردووە؟ وتی ئاگام لێتی. وتی مامۆستا وەرمی نەگرت، وتی بەیانێکی تۆ بۆ لای. وتی ئاخر چۆن پێی بڵێم؟ وتی بڕۆ پێی بڵێ زومەڕە، هەر ئەوەنەی پێ بڵێ خەوم بە پێغەمبەرەوە بینیوە عەلەیهی سەڵات وەسەلام. وتیوەتی ئەبێ وەرم گرێ و دەرسم پێ بدا بم کاتە قوتابی خۆی. وتی ئاخر ئەگەر باوەڕم پێ نەکا عەلامە و نیشانە و بەڵگەچی بێ، وتی پێی بڵێ زومەڕە، هەر ئەوەنەی پێ بڵێ.
مناڵەکە بەیانی هەڵسان نوێژی بەیانی کرد و بەڕێکەوتەوە بۆ دەیەکە چوو بۆ لای مامۆستا سەیری کرد تازە بسمیلای لێ کردووە تی مامۆستا گیان سەلامی خوات لەسەر بێ تی عەلەیکە سەلام بۆ هاتیتەوە وتی ئەمشەو ڕەسوڵ الله هاتووەتە خەوم عەلەیهی سەڵات وەسەلام ئەمشەو پێغەمبەری گیان هاتووەتە خەوما وتیەتی ئەچیتەوە بەلای مامۆستا بێ دەرست پێ بدە وتی بەڵگەت چییە وتی بەڵگەکەم ئەوەیە پێغەمبەر گیان فەرموویەتی بە مامۆستاکەت بڵێ زومەڕەن زومەڕە مامۆستا دەستی کردە گریا وتی وەرە کوڕە شرینەکەم سەری ماچ کرد وتی مامۆستا زومەڕەن زومەرە یعنی چی وتی پێش مودەیەک بەر لە ئێستا چەند ساڵێک کە دەسم داوە قورئان شەوێکیان خەوم بە پێغەمبەر گیانەوە بینی عەلەیهی سەڵات وەسەلام وتم یا رسول الله ئێمە لە قیامەتا قورئان خوێنەکان چۆن ئەچینە بەهەشتەوە ئەو قورئان خوێنانەی کەوا خزمەتی دینەکەن نەک پارەی پێپەیا ئەکەن نەک دین فڕۆشی پێوە ئەکەن نەک تجارەت و بازرگانی پێوە ئەکەن ئێمە لە قیامەتا چۆن ئەچینە بەهەشتەوە وتی ئێوە ئەچنە بەهەشتەوە زومەڕەن زومەرە یعنی گروپ گروپ تاقم تۆ مامۆستانیت بە لەگەڵ خوتابیەکانتانە دەستێکە گرنوە چنە بەهەشتەوە ئەمە خەوی پێغەمبەرجان بوو دەی خۆشەویستەکانم ئەگەر ئەمانەوەیە بەختەوەری دنیا و قیامەت بەدەست بهێنین ئەوە لە خزمەتی دینایە